بینەرانی بەڕێز و خۆشەویست ئەم کاتە و گشت کاتێکتان شاد شادمانم لە ئەڵقێکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێنێ پێتان شاد دەبم. سەرەتا و دەستپێک پێش ئەوەی بچینە دیداری میوانە ئازیزەکەمان فەرمون ئێوە و ئەم ڕاپۆرتە. سلێمانی وەک هەر شارێکی تری کوردستان لە چەند خێزان و تیرە و تایفەیەک پێک هاتووە و هەر خێزانش بەکار و کردەوە و مێژووی تایبەتی خۆیان ناسراون و لە بواری کۆمەڵایەتی خۆیاندا پەیوەندی پتەویان بە خێزان و گەڕەکانی ترەوە قوڵ کردوێتەوە. یەکێک لەو خێزانانی سلێمانی ماڵی حاجی ئەحمەدی کەریماغایە کە بە کاسبکار و توجار و دامەزرێنەر و ئەندامی ژووری بازرگانی سلێمانی ناسراوە و خۆی و کوڕ و کچ و خزمەکانیشی ناوێکی جوان و شەرەفمەندانەیان لە مێژووی ئەم شارەدا تۆمار کردووە. میوانی ئەمجاری بەرنامەکەمان خات و نازداری کچی حاجی ئەحمەدی کەریماغا و شەفیقەخانی مەلا خالیدی مەلا عەلیە کە لە هەردوو باپیریەوە سەرشەقامین و خات و نازداریش ڕۆژی 7 ساڵی 1956 هەل لە گەڕێکی سەرشەقام لە سلێمانی لەدایک بووە و 8 مناڵی دایک و باوکێتی. ساڵی 1961 دەچێتە خوێندنگەی سەرەتایی سەرچنار و ساڵی 1974 خوێندنی ئامادەیی و ساڵی 1978 کۆلێژی زانست بەشی شیمیا لە زانکۆی سلێمانی تەواو دەکا. پاشان ڕۆژی 24 دەی ساڵی 1970 لە عەربەت دەبێتە مامۆستای سانەوی. ڕۆژی 26 چواری ساڵی 1970 لەگەڵ بەڕێز لیواڕوکن فازل مستەفا عەبدوڵڵا ئاغا هاوسەرگیری دەکات و دەبنە خاوەنی کچێکی تاقانە بە ناوی خەندە و دوو کوڕیش بە ناوەکانی بەرزین و لاوک. لە ساڵی 1991 تا 2001 یاریدەدەری بەڕێوەبەر و 2001 دەبێتە بەڕێوەبەری ناوەندی دەباشان. لە ساڵی 2005 دەبێتە سەرپەرشتیاری کارگێڕی و لە ساڵی 2013 هەتا ئێستا بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵاتی سلێمانیە. لە کاتی خوێندندا زۆر گرنگی بە کەشافە و یاری بالە و باسکەداوە و یاریزانێکی باشی ئەو بوارە بووە. ئەم مامۆستا بەڕێزە ڕۆژی 9 چواری 2003 ڕۆژی کەوتنی حوکمی سەدام حوسێن بە خۆشترین ڕۆژەکانی خۆی دەزانێ. مامۆستا نازدار ئەحمەد کەریم وەکو تریش نازدارخانی کچی حاجی ئەحمەدی کەریماغا بەناوی بەرنامەکەمانەوە زۆر بە خێراتن دەکەین. بەخێر بن سەرچاو بەخێر بنێ بەخێر بن سەرچاو. من دڵنیام جەنابە ئەم بەرنامەیە دیوە بەڵێ و ئەم بەرنامەیە کەرەستەکانی بەردەستی ئەوانی کە چیرۆک و مێژووی کەسێتی تۆ و خێزان و خانەوادە و شار و هەموو شتانی کە پەیوەندی بە ژیانی تۆیە لە میانەی ئەو وێنانەی کە لە بەردەستمانایە ئێمە باسی ژیانی جەناب دەکەین. حەزەکەم سەرەتا باسیشی ئەم پیاوەمان بۆ بکەین. ئەم پیاوەکی ئەم باوکم حاجی ئەحمەدی کەریماغا. حاجی ئەحمەدی کەریماغا لە ساڵی 1902 لەدایک بووە. 1902 بەڵێ لە سلێمانی. بەڵێ لەسەر شەقا. لەسەر شەقا. بەڵێ. چیتر لەسەر باوکم؟ باوکم سەرەتای ژیانی خێزانێکی پێکێناوە کە بۆ ماوەی 4 ساڵ خێزانی بۆ دوو خوشکم لەو خێزانەی یەکەمی هەیە. یەکێکیان خێزانی مامۆستا نەشەتە خاڵەزای خۆمانە، هەر یەکیشیان خێزانی خاڵمە. ئەویان خێزانی خاڵم ئەمری خوای کردووە کە خاڵی خۆمە بەڵێ خوشکی گەورەمە. ئێمەش خۆمان لە دایکی خۆمان حەوتین 8 بووین. براکی گەورەم کە تەهای ناوبووە لە ساڵی 1943 لەدایک بووە ئەمری خوای کردووە بە مناڵی بە 2 ساڵی. باوکم سەرقاڵی کاسبی بووە، بازرگان بووە. لە سەرەتای ژیانیان لەگەڵ باپیرما کە حاجی مەلا خالیدە کاریان کردو بەیەکەوە. باپیرەوەتە باوکی دایکم. خزمەتیتانە؟ بەڵێ خاڵی باوکمە بێت. دایکم و باوکم خاڵە زاپۆرزان. باوکم سەرەتای ژیانی کە دەستی کردو بەکار لەگە خاڵیە کە ئەبێتە ئێستا ئەبێتە بۆتە خەزوریشی دوایی. پاشان بۆتە خەزوریشی. پاش ئەوە ئێتر لە پەنجاکانەوە خۆی دەستی کردووە بە کاروباری خۆی. ئەندامی ئەنجومەنی شارەوانی سلێمانی بووە. ئەندامی ژووری بازرگانی بەغداد بووە، بەغا بووە.
دامەزرێنەری ژووری بازرگانی سلێمانی بووە و سەرۆکیشی بووە ئەندام بۆ لە ژووری بازرگانیە هی سلێمانی بەڵێ سەرۆک نەبووە نەخێر لە ساڵی 60ەکانە لە ئەنجومەنی پارێزگا ئەندام بووە بەشداری کردووە لە هەڵبژاردنەکاندا و دەرچۆ بە ئەنجومەنی پارێزگاشدا و یەکێک بۆ لەوانەی کە بڵین بازرگانی لۆ کەوتوتن و شەکر و چای کردو بە بەردەوامی لەگەڵ ماما لە پێنج حاجی نووری کەریمە غازیاتر حاجی محەممەدیش لەگەڵات بەس حاجی نووری لە بەغاژە بەڵێەوەی کە ئەو بنێ بۆ لەوێ بەڵێ بنێ بۆ لەوێ بازرگانەکان بەیەکەوە کردووە تا ساڵی هەفتاکان باوکم وەکیلی عامی شەریکی زیوتی نەباتی بوو لە سلێمانی بەڵێ ئەم کارانەی هەبووە بڵین پارەکەی زۆرتر خسۆتە پارەی بازرگانی و مڵک و خان و تەلاری دروست کردووە باشە ئەوی چی ئەم پیاوە بازرگانە کاس بە گرنگی داوە بە مەسەلەی مەحافەزە و شارەوانی و ژووری بازرگانی تەنیا ئەوەیە کە خوێنەوار بوو وەڵڵاهی خۆی خوێنەواری ئەوساش ئەوە نەبوو بڵێ مەکتەبیان تەواو کردووە خۆ دەزانانی خوێنەواری ئەوسا تەنها لە مزگەوت و لەمە بەڵام خوێنەواری هەبوو بەڵێ دەسوخەتێکی جوانی هەبوو خۆی بە حکمی ئەوەی کە بازرگان بوو ئیتر چوو بە ژووری بازرگانیەوە ئیترێکی بوو لە کەسایەتی شارەکەش زیاتر لەوانەیە ڕویان لێ نابێتەوە ئیتر خۆی بۆ یەکی بۆ لە کەسایەتی شارەکە ڕویانێناوە لەوانی چەند وفاتی کرد ساڵی 1990 ینی لە تەمەنی 88 ساڵی بەڵێ لە تەمەنی 88 پەیوەندی جەنابەت چۆن بوو لەگەڵ باوکت وەڵڵاهی باوکم هەمومان ینی پەیوەندیەکی زۆر بەقووەتمان هەبووە لەگەڵیداوە لە ئێستاش کە ئەمە ینی سەرماوینێتەوە بۆی ئەو پەیوەندی باوکم بۆ کە فێری کردوینەوە بۆی بەجێ هێشتوێن لەگەڵەکە دایکم ئەگەر بینە سەر ڕاستی دایکم ماڵی 1927 کەواتە ئەمە وێنەی دایکتە ئەمە وێنەی دایکمە بەڵێ وێنەی دایکمە دایکتە بە ناوی شەفیقی حاجی خالیدی مەلا عەلی حاجی مەلا خالید بەڵێ حاجی مەلا خالید باسێکی ئەم ژنەمان بوو کە ئاوا بە مسەوی دایک موالیدی 1927 باشە ینی تەمەنێکی زۆریان فەرق بۆ لەگەڵ باوکمە بەڵێ لەبەرەوەی کە خاڵۆزا و پورزا بوون و لە ماڵێکی شاژیاون لە ماڵێکی شاژیابوون لەسەر شەقام ئیتر ئەو تەمەنە دایکم بە 14 ساڵی شووی کردووە لە 1940 بڵێن خێزانی جیاوازی 25 ساڵ تەمەن بەڵێ اینجا لەگەڵەوەش دایکم لە 1970 تا ئەمری خۆی کرد یعنی 12 ساڵ پێش باوکم بەڵێ دەخۆش نەبوو کتوپڕ وەفاتی کرد هەر لە خۆیەوە بەڵێ زەختی هەبوو ئیتر لە پڕ خۆش کەواتە ئەم وێنەیە لێ نووسراوە حاجی مەلا خالیدی مەلا عەلی باپیرمە باپیرتە بەڵێ لە دایکتەوە و کاتە خاڵی باپیرش ئەمیان ئیشی چی بوو ئەم خەیات بووە تۆ بینیوتە من نەمدیوە نەخێر من نەمدیوە ئەمیش خەیات بوو بەڵێ سەرەتای ژیانی باوکێ بەڵێ بە خەیاتی ئەویش هێناوێتی بەڵێ لەگە خاڵیا ئیشی کردووە لەگەڵ هەم خاڵیا و لەگەڵ خەزوریش بەڵێ فەرمون 1940 لەگەڵ باوکتا زەواجیان بەڵێ دوای ئەوە کاک تەهای ڕەحمەتی بووە لە ساڵی ئەوە لە وەرەقێکمانە بەردەستایە کە باوکم بە خەتی خۆی نووسیوێتی زۆر باشە من نەمەوێت باسێکی ئەو وەرەقەیە بکەین ئەو وەرەقەیە بەڵێ ئەمە خەتی باوکمە ئەوەی ئەخیریان ڕەحمەتی باوکتە ئەمێ ئەخیریان خەتی باوکمە ئەمەشیان خەتی حاجی مەلا خالیدە ئەوە هەمووی لەدایک بووی مناڵەکانی کە بە هجری نووسیوە جا ئێستا ئێمە کردیشمان بە کۆمپیوتەر کردووەنە یعنی بە پاگڵەم تا ڕۆژەکان بە تەواوەتی دەرچۆتەوە بەڵێ دایکم شەفیقا کە سێمیانە لەوێ بە هیچێکە تەوەلودی شەفیقی کچم کە خوددا عەتای فەرمووە لە ساڵی 1345 هیجری دەی مانگی ڕەمەزانی مبارەک ئەو ڕۆژە بووەتە 1970 کەواتە ئەم خوێنەواریە یەکێک لە سوودەکانی ئەوەیە هەموو مناڵەکانی بە ڕۆژ و بە سەعات بووە لێرەشا بە خەتی ڕەحمەتی باوکم بەڵێ ئەوە هی تەهایە کە تەوەلودی تەهای کوڕم بەڵێ ئیتر لە دوای ئەوەوە زیاتر ئەوانەی تر بڵێن کە مناڵەکانی کەی دایکم باوکم کە لەخوان لەمانە نووسراوە بەڵام هەمانە بەڵێ ماڵەکانمانە بۆیە تۆش بە مسۆگەری ئەزانی حوتی هشتی ساڵی منیش بە مسۆگەری بەڵێ ماڵیدەم حوتی هەشتی 56 بەڵام بە هجری باوکە نووسیوێتی کاتی خۆی وڵای ئەوەم لانیە من هەر یەکسەر لە تەسکەرەی جارانیان پێ و تەسکەرە لە تەسکەرەکەمە حوتی هەشتی دەفتەر نفوس وێنەی زۆر جوان هەن لەم ئەلبومەی جەنابتە پێم خۆشە باسێکی ئەم وێنەیە بکەین ئەمە چیە
ئەمە ڕۆژی کردنەوەی دەست بەکاربوونی معمەلی جگەرەیە ئەوە یەکەم وێنە ئەمەی با بڵێن لە چەپی وێنەکەەوە بە جامانەی بە مشکی و جامانەت یەکلاوی ژمارە یەک بەڵێ ژمارەیەک باوکم جلی کوردەکەی وابوو سەڵتە و چاکەتی لەبەرکرد بەڵێ و جامانێ ئەمە 28/11/1960 فەرمووت بۆنەکە چییە؟ کردنەوەی معمەلی جگەرەیە معمەلی جگەری کارگەی جگەری سلێمانی ڕۆژی کردنەوەی کارگەی جگەری سلێمانیە. ئەنجا من ئەمەوێ پێش ئەوەی بچینە سەر وێنەکانی تر هەر جارێک ڕاوەستین لەسەر هەندێک وێنەی دایک و باوکت و مناڵەکانی ئەمانێکن ئەمانە خوشکم من ئەمە خۆمان حوت خوشکین بەس دوانیان یانی بڵێن لە دایکە خۆمێ ئەو سەرپۆش بەسەریان ئەمەی ناوەڕاستیان سەرپۆش خوشکی ئێستا خوشکی گەورەمە پێڵم باجی لوتفی ئەوە ژنی خێزانی مامۆستا نەشئەتە نەشئەت غەفور با بڵێن ئەویش کە بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی بەڵێ بەڕێوەبەری پەروەردەی سلێمانی ئەمە یەکەمیان جەنابی ئەوە خۆمم دووەم نەخشینە سێمیان باجی لوتفی پێڵم چوارەمیان باجی شیرینە ئەو خوشکی گەورەمە بڵێن دایکم بەڵێ پاش ئەو ناسکیش لە من گەورەترە نیگار لە من مناڵترە بەڵێ هۆی چییە لوتفی خان ئەو خوشکەتان کە لە دایکتە لە باجیتە لەگەڵ لوتفی خان ئەو ناوی چی بوو؟ ئەوە ناوی باجی ئەختەر بوو. باجی ئەختەر هۆی چییە ناوەکانی ئێوە لە پەنجاکانە ئاوا بم شێوە بە کوردیشی ڕەوان نامرا؟ وەڵڵی باوکم ئەمە ئازایەتەکە گەڕێتەوە بۆ باشتی باوکی یا دایکت؟ بەخوا ئەتوانم بڵێم باوکم و دایکم بەیەکەوە تەبابوون لەوە بەڵام باوکم یەک شتێکی هەبووە یعنی باوکم ساحیبی بڵێن سەروەت و پارە بووە مەترێ ئەرزی لە غەیری سلێمانی نەکڕیوە چەند ئەیان و لە بەغا نەیەکڕی یعنی تۆزێک وابوو لە چیوە ئەیتر ئەوە هەڵبەت حەزی کردو لە سلێمانی بێ شتێکی بەڕاستی شتێکی باشە هەرچەنە لەوانەیە خۆی زۆر سوودی لێ نەبینێ لە شوێنیکە خێری باشتری بۆ کا بەڵام بەس نەیکردووە زۆریان پێێت من بیر بچکە ئەو خوشکەم ماڵی لە بەغا بوو ئەم وێنەیە ئەمە وێنێ کاکعاتای برامە برای گەورەمە بەڵێ دوای کاکتەهایە لە دوایشی باجی شیرینیشە لە دوای شیرینی خوشکیشمە ئێستا ئەم برا گەورەتان ئەم برا گەورەمانە بەڵێ ئەم لە تەسەسولەکەی لە دوای کیەوەیە ئەم سێمە سێ هەمە بەڵێ سێ مناڵی دایکتە سێ مناڵی دایکمە ئەمیش لە دایکی توێ بەڵێ ئەو ئەندازیار ئێستا لەکوێیە؟ ئەمە ماڵی سلسلێمانیە ماڵی باوکم لە عقاری خانووەکەی ماڵی باوکم لە عقاری ئێستا ماڵی کاکعاتای برامە ئەمە لێرۆ سڵاو و ڕێز و خۆشەویستی بۆ نێری خێزانەکەشی کچیمان بە کچیمامتە بەڵێ خێزانەکەشی کچیمان من ئەوەندەی کە با بڵێن سەرنجم مابێ لە ماڵی ئێوە لە کەسوکاری ئێوە کەزن واتە خاڵۆزا و پورزا و ئامۆزا زۆر کەس ئەو زەواجی زۆر کەس ئەو دیار سەرنجی ئەوەی باشە وەڵڵاهی تر هەڵبەت لە ناو یەکا زۆرتە یەکتریان خۆش بیستووە هەڵبەت سویان بۆ یەکتری بن بۆ خۆیان بن ئێستا نەخشینی خوشکیشم برای دکتۆر عەزیزە یعنی بژن بەژنە لەگەڵ عەتای برامە بەس خۆی ئەساسا ژن بەژن نییە ئەزانم بەڵام خۆی ئەوە جانیبی باشی تیان نییە یعنی تۆزێک با بڵێن شوکردن و ژێنەیان لە بینی احتیمالە لەبارەی تەندروستیەوە لەبارەی تەندروستیەوە کێشەتان نەبووە تا ئێستا بۆ مناڵوش تا ئێستا کێشەمان نەبووە ئینشاڵڵا ناشتان وێنەگەلێکی جوان هەن لەو ئەلبومەی جەنابتە بەڵام بە ئەمە نووسیوە دایە گوڵچین خانمان بەڵێ دایە گوڵچین خانمان پێدەمە نەنکمە دایکی باوکمە دایکی باوکمە بەڵێ کاک حاجی نووریش و حاجی محەممەد شەر بەڵێ سێ کوڕی هەبوو با بڵێ حاجی کەریم ئەمری خۆیان کردووە کەریم ئاغا هەر یەک ژنی هەبوو بەڵێ هەرێکشنی هەبوو بەڵێ ینی ئەم پیاوانە حاجەحمەوە هەرسێکان بەڵێ کوڕی پێمانە و دایە گوڵچین خان هەمومان ینی بەڵێ ئەی ئەمێنێژەیە ئەمە پورە عەتیەیە ئەمە پوری فازیلە
پوری باوکی هاوسەرەکەتە. بەڵێ بەڵام دایکی بڵێ ننکی مناڵەکانم کە دایکی فازلی لە ساڵی 50 تا بەلافاوەکە وفاتی کردووە یعنی کەوتۆتە بەلاف بەڵێ خۆی و دایکی خەسووی تۆ خەسووی من و جوانەمەرگی براشیان کامل ئەویش هەر لەگەڵ هەردووکیان باڵێ لەو کارە ساتا بووە 57 اینجا ئەم سیانە ئەم سێ برایە کە فازیلە و کاک خەسرە و کاکدارە هەرسێکیان لە تەمەنێکا بوون پێویستیان بۆ بەکێک بەخێویانکە ئەوانش بە هەمان شێوە من دوو برابوون دوو خوشک خێزانیان بووە یعنی پورعەتێ هەم بڵێن پوریشان بووە ئامۆژنیشان بووە ئیتر پورعەتێ بەخێوی کردوون بەخێویان کردوون لەبەرەوە ئێمە مناڵەکانی خۆمان هەموو پورعەتێ نینکە ئێمەمانەیە بە درێژی باسی کاک فازیل بکەین لەبەر سەری جەنابتە بەڵام هێشتا با بڵێن کاتیەوە نهاتەوە باسی ئەو بکەین ئەمەوێ ئەم هێنێکی ئەم وێنەشوێنێکی زۆر جوانە ئەوە دایکمە ئەوە دانای برامە کاک دانای ئەوە دانای برامە تۆ هەرۆ دوو برایشت بەڵێ هەرۆ دوو برایم هەیە ئەو مناڵە بچووکەش ساڵی 74 ئەگەر کەسێکی بکەم 74 ئەمەیان دانا وزام زانایە زانانیە نەخێر باشە ئێمە وێنەی کاکدانامانەیە باس دوایی پیشانی ئەین بەڵامەش بەڕاستی وێنەیەکی زۆر جوانە خوا بزانم یعنی من بزانم زانایە زانای کێ کوڕی پورمە دایکی بە درێژایی تەمەنی کە تا ساڵی 78 وفاتی کرد هەر بەم ستایلەوە ئەبینرا هەر بەمەوە دایکم من ئاوە دایکم بینیوە تا ئەو ڕۆژەشی ئەی کە ئەچووە دەرەوەی هەرێم یان دەرەوەی عێراق ئەچۆ دەرەوەی هەرێم زۆر جاجی کوردی بەرابوار حەجی کوردی بەرەباتە ئەمە ژوێنەیەکە بەڵێ هەرج بەژی کوردی ئەوە لەندەنە ئەوە نەخشینی خوشکمە ساڵی 75 بەڵێ نەخشینی خوشکمە ماڵی ئەوان لە لەندەن ئەیان خوێن ئەو دایکم دانای برامی لەگە خۆیان بردوو بۆ سەفەرە هەر بۆ خۆشی بەڵێ تۆ وارێ نەکەوتۆ لەگەڵ یا لە دەرەوەی هەرێمبی من لەگەڵ دایکم کە وفاتی کردو من لە سێ کولیە بووم مەبەست لەگەڵیان نەچوتەتە دەرەوە نەخێر لەگەڵ دایکمان نەچوون دەرەوە هیچ چیرۆکێکی پێ ناوتن سەبارەت بەم جلانە لە لەندەن لەو ئەوەی عەجبایەتیان دەربڕی بێ سەفەرم بیرێ کە دایکم تەماخم گەورە هیچ عەجبایەتیان دەربڕی و بەڵێ بەس لە مەتاری ژەوزام کە دابەزی بوو بە هەمان شێوە هەر بەجلی کوردیەوە چوو بوو بەس باوکم بیری باوکم زۆر سەفەریە کرد باوکم بە قاتەوە سەفەریە کرد وێنەمان هەیە هی ئەوەش بەڵێ بە قاتەوە سەفەری کردو باوکم ئەمە وێنەی با بڵێن باوکتە دیارە ئەمانەیەکێکە لە ڕۆژەکانی سەفەرکردن بەڵێ ئەوە لە بەرلینە ئەو لە ئەڵمانیایە ئەوە ماممە ئەوەی ناوەڕاستیان باوکم ناوەڕاستە ئەم سەر حاجی نووری کەریماغایە بڵێ مامە باڵا بەرزەکە ئەو سەریش ئەو لاش ئەوە پورزایانە کاکە ڕەحمانی ناوە کاک عەبدوڵڵای پورزای باوکمە بەڵێ بەڵێ ئەو هەر لەوێ ژیا خۆی لە ئەڵمانیا ئەمە کوێ بەرلینە بەس نازانم کوێشەکە بەڵێ ساڵانە چەند سەفەریە کرد باوکم وەڵی سەفەری زۆرە کرد ئەتوان باڵێ سەفەری زۆرە کرد و زۆر شوێنی دیوە حەجیش دوو حەجی کردووە ئیتر یەکێک بۆ لەوانەی کە ئەوانێ بڵێ ئیتر دین و دنیای گرتبوو بەڵێ ڕاستە بەنجا بەڕاستی گەڕانیش بۆ خۆی سوودێکی زۆر گەورەیە لە ژیانی ئینسان بەڵێ خۆی یەکێک بۆ لەوانەیە لە بیرمەندە هەرە گەورەکانی دنیا ئەڵێ سەفەرکردن ئینسانەکە بە ئاوێکی بە خوڕی پاک چاقبەستنی ئینسانی لە شوێنێکا وەکو وایە زۆر شوێنی دیوە باوکۆم تورکیا چۆ چیکۆسلۆڤاکیا چووە یعنی ئەوەی من بیر زۆر وڵات چووە زۆر وڵات چووە پێمان بڵێ ئەم پیاوەچی ئەمە وسواغایە وسواغا مامی مناڵەکانی منە بێت یعنی برای فازلە برای مستەفاغایە بەڵێ برای مستەفاغا مامی باوکی مناڵەکانمە من باوکی کاکاوسە باوکی مامۆستا کاوسە لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆ مامۆسایەکی سەرکەوتووە بۆی چییە تۆ ئەم وێنێت پاراستووە والله ئێمە لەگەڵ ماڵی ئێمە وەختی خۆی ماڵی مستەفاغا و سواغا بە حکمی ئەوەی کە ئیتر ئەو لێ قەوانی لیان قەوماوە هەر بە یەکەوە بوون یەک ماڵ بوون دوای بوون بە یەک ماڵ دوای بوون بە یەک ماڵ ئیتر من کە هاتوومەتە ئەم خانووی ئێراوە ئێستا لەو دیومانەوە ماڵی کاپێمان و کاکە خولە کاکە خولە مەحمواغا بوو مەحمواغا کوڕی وسواغایە ئەوە تێکەڵاویتان هەیە بەڵێ مەحمواغا ئەمی خوای کرد ئەو خێزانی نەبوو مەحمواغا شەرەکاتە برای خەزوورێ
نەخێر کوڕی بسواغا ئامۆزایی بەڵێ ئامۆزای بەڵێ لە ڕشمێکە هەمانە ئێستا ئەمە باسیکی نامێنێ. فازل باوکی فازل بڵێن مستەفاغا یەکێک بۆ لەوانەی کە زۆر حەزی لە قەزای سیاسی و شۆڕژگێر بووە لەگەڵ شێخ مەحموودی نەمرە لە ساڵی 1930 لە 1930 لە سلێمانی لە شەڕی بەردێکی سەرا. باشە بەس پێش ئەوە حەزەکەم پێم بڵێ ئەمانی چیە؟ بەخوا من ئەوانە زۆر نایەن ناسن ئەوەی ناوەڕاست شێخ مەحموود نەمرە بەڵێ ئەوەی ناوەڕاست ئەوەیان باوکی فازلە ئەوەی ناوەڕاست ئەوە خەزور زانێکێکیان لەم لاوە ڕەفعەت بەگی پێ ئەڵێن زانم یەکێکیان وڵای من زانیاریم نییە من زۆر حەزاکەم لە خۆم زانیاری لەسەر وێنە بەس ناوەڕاست کە لەسەر ئەوە خەزورمە. نازانی مستەفاغا سیلەی چی بووە لەو کاتا بە شێخەوە؟ ئیتر شێخ لەسەر وتەی خۆی کە لە کتێبی هەیە نووسیوێتی مستەفاغا دەسە ڕاستمە باستە دەسەڕ مسواغاش ئەوانەیانی کەواتە پێشمەرگە بەڵێ پێشمەرگە بوون لە ڕسمێکیش هەمانە ئەگەر ئێستا ببینین ئەوە خەزورمە هەر مستەفاغا بەڵێ مستەفاغا خەزورمە بەڵێ ئەم ساڵی چەند مردووە؟ مستەفاغا ساڵی بزانم 900 لە 50کانە ئەمری خۆی کردو ینی تۆ بە خەزوری خۆت نەتبین نەخێر نەمدیوە ئەمانی هەمویانی ئەنی مناڵ بوو کە باوکیان ئەمری خۆی پێش لافاوەکە بەڵێ باوکیان نەماوە لە لافاوەکەش دایکیان نەماوە براکەشیان نەماوە ئەنجا سواغاش نەماوە پێش ئەوە بەڵێ بەڕاستی ئەبێتە ژیانێکی قورس بۆ هەمیان بەڵێ ئەمە لێران وسراوە کۆمەڵی سەربەرزی کورد بەڵێ ئەمە لە 1930 کە شەڕی بەردێکی سەرا بووە لە 6 ئەیلول بەڵێ 6 ئەیلول کە شەڕی بەردێکی سەرا بووە لە بەردێکی سەرا ئیتر حکوومەتی عێراقی دۆشکای بەستۆ لەسەر سەرا تەقی لێ کردوون بەڵاویان پێ کردووە مزاهرە بووە بەڵاویان پێ کردو ئیتر ئەمان کۆمەڵێک بوون باوکی فازلی تایە هەستاون ڕۆشتون بۆ پیران لەوێ ئەم کۆمەڵی سەربەرزیان پێگەناوە لەگەڵ شێخ مەحموود نەمرە کامیان خەزورتە ئەمێ ناوەڕاست ڕقم سێکە باڵا بەرزەکە بەڵێ ژمارەچەکە خەزورمە ینی کەواتە ئەمە پیرانە ڕسمە بێ کۆمەڵی سەربەرزی هیچ زانیارێکی لەسەری هەیە ئەوەی بن بزانم ینی کە کۆمەڵی سەربەرزیر ئەمانە بوون ئەو جەماعەتێکە لێرەوە ڕۆشتون لەوێ ئەم کۆمەڵیان پێکێناوە بوونەتە پاڵپش بۆ شۆڕش و دوای ئەوە 3 ساڵ ئەمانە لەگەڵ شێخ مەحموود زۆربیان نەفی کراون 32 بڵێ دوور خراونەتەوە لە کوردستان لە سەماوە و بەڵێ 3 ساڵ باوکی فازل نەفی بۆ لەگەڵیان مستەفاغا 3 ساڵ نەفی مسواغاشی لەگەڵا بووە وا بزانم مسواغی لەگەڵا نەبوو بوو نەخێ بەس مستەفاغا نەفی بوو بەڵێ مامۆستا نازدار ژوێنێکی جوانە ئەمە کە سەروبەستەکەی بەستۆ بەبێ سەرپۆشەکە دایکمە ئەمەی مناڵەکەی لە باشە ئەوەی مناڵەکە لە باشە دایکمە ئەوەیان پوری دایکمە سەر با بڵێن سەرپۆش سپیەکە سەرپۆش سپێکە پوری دایکمە بەڵێ ئەو دوانەی دواوە ئەگەر من بتوان بە تەواتی با بیبینم ئەمەیان باجێختەرە خوشکە گەورەکەتە بەڵێ لە دایکمە بڵێ لە باوک بوو ئەمەشیان باجمەلی حەپورمە خوشکی دایکمە لە دایکم مناڵترە باشە ئەم مناڵانە هیچیان تویتیانیت منیانتیانیم نەخەرەوانە نەخێر ئەوە نەخشینە ئەمە ماڵەکە کوێیە ئەوە سەرشەقامە ماڵی خۆتان بەڵێ ماڵی باپیرمە سەرشەقامە باشە لەو کاتا ئەوە عینەک مۆدی هەبوو بەخوا دیارە منیش هۆی دەوڵەمەنیە هۆی دەوڵەمەنیە ئیترەوە خۆیان کەشخە کردەوە بەڵێ هەموو کاتێکیش ئەو کاتە ڕسم نەگیراوە هەڵبەتە خۆ ئامادەکردن و چی جلی جوانیان هەیە و لێرە سەرنج بە تەواقی دایکی ناودارە ئەمەیان ئەبزانم عەتای برامە کە ئاوا سەری بەرز کردوێتەوە ئەوە عەتای برامە کە با بڵێن دڵچاوی دیار نییە ئەوەش خوشکە گەورەکەمە باجی شیرینە لە دایکتەوە لە دایکمە ئەوەش نەخشینە دووەم مناڵی دایکتە نەخێر دووەمی سێمی دایکمە چوارەمی دایکیش بە ئەگەر بەوەی بەڵێ لێرە دایکیش کەوایەکی ناوداری کردن بەڵێ کەوای ناوداری هەبوو دایکمە بیرم نییە تاکەی ئەو کەوا ناوداری تا بڵێم تا ئەمری خۆی کردو کەوای ناوداری هەبوو بە زستانانە بەڵێ باشە اینجا هەندێک وێنەی جوان هەنهی سەردەمی باوکێ حەزەکەم ئەوانش ببینین بەس پێشەوە ئەم وێنەیەش وێنەیەکی جوانە ئەمە کوێیە ئەمە ماڵی عەتای برامە ئەوە ماڵی
ئەمە ماڵی ئەتای برامە لە بەغا باش لە بەغدا چکە ئەتای برام کە ئەمانە کێوچیان مامۆستا ئەو دایکمە ئەوە دایکتە لە ناوەڕاستە ئەو دانای برامە باش ئەم سەریان خۆمم کامیان ینی چاکەت چاکەتە ساسێکە خۆمم ئەوەش کچی پورمە کچی پورمە بەڵێ ئەوەش ئێستا مێردەکەی خوشکەزامە مادام وایە ئەیکا عتاش هەر خزمتانە ژنەکەی کچی مامە ئەوش کچی مامە بەڵێ کەستان نێشتە تۆ نەتان هێشتوە کەسی سوارتان لێ باشە ئەمە شوێنەیەکی جوانی سەردەمی وەختە حەزەکەم ئەم وێنانە بینێران ئەمە یەکەیەکە توانی ناوەکانیان بڵێ بەخوای ناوەکانیان نازان بەس شوێنەکە ئەو باخی ماڵی باوکمە باشە باخی چوار باخە لەو کەواو چاکرد لە بەرانە کامیان باوکتە ئەوی ناوەڕاست ئەوی ناوەڕاست بەڵێ سێمەکە لێرە باوکمە شان ئەوزام حاجی ئەحمەد حەدادە ئەگەر یعنی زۆر نازانم بەڕاستی بەس باخەکە باخی ماڵی باوکمە لە چوار باخ بۆنەکە چیە ئەمە من ئەوە بۆنە ینی ئەوە من زۆری بیری ینی کۆبوونەوەیان جەماعەتی غورفەتی ژووری بازرگانی کە کۆبوونەوەیانی کرد پاشانە هاتنە ماڵی ئێمە دانیشتن ئیتر لەوێ بەیەکەوە بەڵێ مامۆستا نازاری ئێمە زۆر ماماوە لەگەڵ جەنابتە بەڵام ڕێگەم بە وچانێک وەربگرم بەڵێ فەرموو خۆشەویستان وچانێک و دێنەوە خزمەتتان مامۆستا پێش ناوبڕەکە ئێمە زیاتر لەسەر ڕەحمەتی باوکە قسەمان کرد هەندێک وێنێتریش هەیە هەر پێویستە کاجاریشکە لەسەر ئەو کەسایەتی قسەکەن چکە بەڕاستیەکە لە ناوە دیارەکان پێشتر پێش ئەوێ ڕسمەکان شامین ئەم شەوچەرەیە چیە داناوە؟ ئەم شەوچەرەیە وڵاتە ئەوە شەوچەرەیە هەمووی شتی کوردەواریە مێژووی شەوچەرە لە ماڵی ئێوە دەمێکێ هەیە شەوچەرە وڵا هەر هەمان بووە کە لە چوارباخیش بوون لە ماڵی باوکم کاتی میوانی هەر بۆ خۆشتان بەخۆ بۆ خۆشمان کێ ئازیابیێنن مەخوا دایکم ئێستاش من لە ماڵی خۆمان ئەوم هەیە حەزیش ناکەم زۆر هەبێ بەڵام بۆ قەڵەوی ئەنش بارە قەڵەوی نەدەستی حەزەکەم بینەرانی بەڕێز لەسەر ئەوە ڕابێنینەوە لەو ئیشی ئەمە نییە ئێمە ئامۆژگای تەندروستی بین هەموو شتێک خۆشە بەڵام بە ڕێژەیەکی کەم ئەمانە باسووقن لە بزینەیە مەسکەتە خورمایە گوێزە مێوژە هەنجیری وشکە هۆشتەرەسە و هەڵوژەی وشکە باشەوەکو بینەران لە بەدەستیانانە بێ ئێستاکەم کاتە بابێنەوە سەروێنەکە ئەم هێنەیە ئەمێنێ وێنەیەشی ئەمە باوکتە بەڵام بە قیافەی کامل نییە بۆ باوکمە ئەوە وێنەی باوکمە لە سژنایە لە بەندیخانایە ئەمە ئەم وێنەیە لە بەندیخانایە لە ساڵی 1970 من لە سێ کولیە بووم لە ساڵی 1970 باوکم سجن کرا پێم وابێ ئەمە لەسەر باربوو کۆکردنەوە بۆ هەواڵانی پێشمەرگە و لە بەرەوەی کە باوکم ئەو نهێنەی پاراست نەی هێشت کەس بزانێ کە پێیانزانی هەڵبەتە پێیانزانی وەکو هەموو کوردێکی تر واجبێکی نیشتیمانی خۆی وە چەند جاری کەش بندکەوە بازان مەسەری چوارم جارەی بوو پێنجەم جارەی بۆی کەم جاری نەبووە مەڵێ درود بۆ گیانی پاشی ئەمە وێنەی باوکمە لەگەڵ کاکەنەشێت بڵێن مامۆستانەشتە کاکەنەشێتی پیاڵێم پورزاتانە بەڵێ خاوەزای دایکمە وە مێردی خوشکیشمە بەڵێ دیسانەوە هەر ئەمانەوە باسەکە ئەسمان کرد ئەمە ژوێنەیەکی تری جوانە هەریێنێوی ئەمە باوکمە و کاکە عەتایە و ئەوە ناسکی خوشکمە ئەوە منم ئەوەی ئەمسەر ئەمەی ئەمسەریان جەنابچی منم ئەوەش دیارە خۆشکەژامە شوێنەکەش ئەوە باخی خۆمانە باخی ماڵی خۆمانە مامۆستا ئیتر کاتیەوە هاتووە بینە سەر ژیانی خۆت حەزەکەم پێم بڵێ ئەمە کۆنترین وێنەی تۆ ناکە ئێستا بینەرانی بەڕێزوازان ئەو ئافرەتە باڵا بەرزەیە بەڵام یەک مناڵی جلڕەشی پشکۆلە لەسەر قادرەوەکە ئەوە منم تەمەنم ساڵ کەمترە ساڵیش کەمترە ساڵ کەمترم بەڵێ هەشت مانگ وشتم یعنی هەژ مانگ حەو مانگە ئەمە ماڵی خۆتانە ماڵی خۆمانە لە چوارباخ ئێستا گەڕاجی دیلمانە مەلوانە ئەوە پورمە ئەو پورەمە کە خوشکی دایکمە ئەمری خۆی کردو کاتە کچی خاڵی باوکیشێ
بەڵێ وانە؟ بەڵێ بەڵێ ئێوە هەر یەکەتان چەندین وەزیفەی خزمەتیتان ئەوە گەلی کۆڵێتەوەی کێشە بێت بەڵێ ڕاستە خوا لێکتان نەکەی خۆش بیا خوا لەگەڵە مولایەک ئینشاءالله. وێنەکانی تۆ زۆرن بەس وێنەیەک هەیە ناوازەیە من زۆر حەزەکەم ئەوێنێ بزانم چێ ئەمانی چێ. ئەمەیان ئەو پورەمە کە ئێستا من لە بەردەمیا دانیشتوو ئەلەو وێنەی کە پێش ئەمە بوو ئەم پورەم موالیدی 41 دایکم خۆی بەخێوی کردووە. یعنی تەنها هەرەوەی کە یەکی ئەزانێ پورمە یا خوشکمان خوشکمانە هە لە ماڵی خۆمان بووە ئەوە ڕۆژی نیشانەکەیەتی ئەوە کاک عەبدوڕەزاقە کاک عەبدوڕەزاق ڕەسوڵ ئەوە مانگێکە بێ کۆچی دوای کردووە کۆیی کاک ڕەزاقی مدیری تاپۆی سلێمانی بوو. بەڵێ مدیری تاپۆی پورێ ماوە پولیشم نەماوە ینی هەردووکیان نەماوە بەس پورم زۆر بەگەنجی ئەمە ڕۆژی نیشانەکەیەتی لە شیلانێکشی لە ملای بەڵام لە شیلانێکیشی لە ملای من ئەو ڕۆژە وەکو باش لە خەیاڵایە ئەو کراسە چ ڕەنگ وەکو بزانی بزانم زیویە بزانم زیوی بوو یعنی درود بۆ گیانی پاشی سپاس ئەمە ژوێنەیەکی جوانە 1/4/66 ئەمە لە بەغا گرتومانە ماڵی ئەو خوشکم کە وفاتی کردو خێزانی خاڵمە ئەوە لە مەدینە دڵباتە لە بەخای بەڵێ ساری خۆمانە ساری باوکمە بەڵێش لەم کوڕەوە کە لای سیارەکەەوە ئەمانەکرد ئەمان ئەگەر یەک تووس ئەوەیان دیارە دیار خوشکەزامە یانیمانە خاڵۆزاش بم خوشکەزاشمە باز زۆر لە بینەران تێگرێت ئەویان خۆمم ئەوەشان هاوڕەیە ینی دووەمیان جەنابەتی دووەم منم بەڵێ سێم هاوڕەیە برای دیارە ئەوش خوشکەزامە ئەو چی هێناوە ئەوە وەڵا ژنەکەی بادینانیە باشە لە خوازایەکێکمان دۆزیێژنەکەرە چوارەم نیگاری خوشکمە مەڵی شوی کردو بە کێش کۆمێردەکەی کوڕی خاڵمە نیگاری خوشکم ئەوە تا چوارەمە ئەوە چوارەم نیگارە ئەم خێزانی کێ کوڕی خاڵی خۆم هیوە ئەمەی تریان کێ ئەوەی کە ئەوە کشی پورمە بەیانە باشە پێ بڵم خێزانی کێیە خێزانی ئەو خوشکەزایەمە کاکە ێزگار واژ نە ئەوایە خێزانی ئەو خوشکەزایمە کێسە لە وێنەیە باشە ئەی ئەمە ئەو خۆمم باش بەڵێ ساڵی ساڵی ئیتر ئەوە ئەمرم 6 ساڵ 7 ساڵ بم من یەکەم ساڵی خوێندنم لە پۆلی یەکی سەرەتایە لە مەکتەبی سەرشنار بووم لەگەڵ ئەو خوشکەمان مامۆسای سەرەتایی بوو لوتفێ واجی لوتفیم بەڵێن بە ساڵی دووەم و چوومەتە مەکتەبی ڕووناکی بەڵێ یەکی ساڵی 1963 لە قاپانی ڕووناکی کامیان توی ئەو سپی تەنیشت ئەوەی کە قەتعەکەی پێوەی پێشۆ ئەمە بەڵێ ئەمە مەکتەبی ڕووناکی ئەم مەکتەبی ڕووناکی مامۆستا لە سەرەتاوە تۆ تەلەبەیەکی زیرەک و یا تەمەڵ بووی وەڵاهی زیرەک بووم و حەزیشم لە پێشەوە بووە باشە چی هیوا حەدامە حەز لە پێشەوە خاڵەوەچی وەکەی چی بوو چاوزایی بۆ کاتە نەخێر چاوزایی نەبوونا وەڵا ڕۆژگار و کاکفازیل و مناڵەکان چاوزایی باشە ئەمە بڵێم ئارەزووی چیت هەبوو ئەو دەمەی کە تۆ تەلەبە بووی حەزت لە چی کە تەلەبەی قۆناغی ناوەندی بووم تەلەبەی قۆناغی ناوەندی بووم حەزم لە یاری بوو لە تۆپی باسکە لە بڵێن تیپی تۆپی باسکەی مەکتەبەکە بووم اینجا لە کەشافە هەموو ساڵی من لە کەشافە بووم ئەمە وێنەیەکی تەلەبەتی جەنابی ئەو کاتێکە کەشافە بووین بەڵێ ئەتوانین تەحدیدیکەین کامیان جەنابتی توانم لە پێشوە سەیەکی بکەم ئەمەیان یەکسەر خۆم ئەمەتە باش ئەمەتا ناخوای سەبێ ئێمە باشە کەواتە لە دوای مامۆستاکەتانەوە لە وەستاوەکان سێمن یەکەم دووەم ئەوەیە کە لە شوێنە بەرزەکەیە لای سێمیان جەنابەتی ناوەڕاستیش ئەوە شوێنەکە کوێ هەر شوێنێکێ بوو ئەو وێنەی تری زۆر جوان هەن لەوە ئەچێتەوە پێش ئەوەشی کە باڵی هاوسەرگیری بکەیت زۆر حەز لە مناڵ زۆر باش ئەمە چیە مناڵە دەداتە ئەمە ئارازە کوڕی پورمە کوڕی پورتە باڵە خۆمە خوشکوشتی توی نێناوە ئەمە هەژنیشی نێناوە ئەلبەتەیەکی هەر بۆ دۆزنەوە لە خێزانە نابێت باشە ئەمەش هەر دیسانەوە ئەمانێنێتۆ سەرۆ باسی کە تۆ زۆر حەز لە ئەمە بەڵێ ئەمە ئەوە زانای خوشکەزامە لە باوەشمایە
ماڵی خۆتانە زانای پورزام کوڕی پورمە کوڕی ئەو پورەمەکە ناڵێم لە ماڵی خۆمانە زانایە ئەنێرا لە پۆلی چەنی ماوەس ئەوە لە پۆلە ناوەندیم بەڵێ لەم کاتە حەزت لە یاری باسکار کرد مەتر لەو کاتەوە حەزم لە یاریە کرد حیاری باسکە و مەعارەز نەبوون مامۆستا باوکم قەت مەعارەز نەبووە بۆ هیچتان بۆ هیچمان ئازادیکی ڕاهاتان هەبوو وەڵڵاهی زۆریش باشە بۆ ئەو شتانە باوکم قەت کەی تۆ چوویتە سینەما وەختێک ئێمە چوینە سینەمای بڵێن دڵشاد و ئەمانە زۆرە چوین یان زۆرە چوین بەڵێ وا ڕێکەوتووە ئێوە بە خێزانی بچنە سەری شانۆیی باوکم ینی بە خێزانی یان ینی خەزانی ئێستا خۆمان چوین بەزگەڵ دایکمە خەیاڵم چکە لە پەنجاکانە کۆمەڵێک شاکاری جوانی بەس بۆ سینەما چووم بەس بۆ شانۆ خەیاڵم لەگەڵ دایکمە چووم تۆش فریای سینەمای هاوی نەکەوتی نەخێر سینەمای هاوینە من نەمدیوە نەخێر ئەنجا ئەم کاراکتەرە کە جەنابتی بەرەو پێشەوە ئەچی تا زانکۆ بەڵێ مامۆستا ئەم وێنەیە ئەم سینیە پڕ لەخوا ئەو خواردنە چییە؟ ئەو یاپراخە بۆ چی حەستان لە یاپراخ وەڵڵاهی تر ژن بە ئەم حەزی لە یاپراخە لە ڕقی پیا مامۆستا نەوەڵا بخوا بۆ باشی کردووە من پیاوەکەم لە هەموو کە زیاتر حەزی لە یاپراخە ئەخۆی دەردێکەیە ئیشەڵا ناژبێ مناڵەکانیشم دەردێکەیە لەنا ئەم کۆمەڵگایی ئێمە ژن حەزی لە یاپراخە لە ڕقی پیا پیا و ڕقی لێتی لە ڕقی ژن شتی وایە لەوا ئێمە جارێک من شکاتم لە خێزانەکە بکرد لای دکتۆری گوچیلە چکە گوچیلەتانەوە وتم دکتۆر من شکاتێکم لەم خێزانم زۆر یاپراخە خوا لەبەرەوەی بۆیە وای لێ وتی بڕۆداوە لە خۆتەوە تەسریحمە وتم بۆ وتی چکە یاپراخ شتێکی زۆر باشە چکە زۆربەی زۆری سەوزیەیتر بۆچی خراپگاتە ئەوە لە سەیرانی کولین باشە ئەمە لە سەیرانی کولینەوەوانە جەماعەتی کولی خۆمانن ئێستاش وایە خێزانی کوردی بەتایبەتی لە سلێمانی هەر ئەچنی یاپراخ خۆن مامۆستا تۆ ئەمە لە نزیکی کولیە بەڵێ ئەو لە بەرنادی کولیین لە بەرنادی کولیە شتە خۆن وەنیا بەڵێ ئەوە ناوەڕاستەکە منم ناوەڕاست منم ئەو دوانەی کە شیری نووست ئاوازن کە تەلەبەبووی لە زانکۆ لە بانیۆ تا ئێوارە چەند جار لە کولیە نان دەخوارد بەخوا یەک جار زیاتر شتێکی بەسیتمانە خوارد هەرەوەنە زۆر بینی لەگەڵ خواردن هەیە وەڵڵاهی تر بڵێم هەیە بە ئێستا نایێرین بیخۆین ئێستا ئەگەی نارە وڵا بینم لەگەڵی هیچ بەس ئێستا نایێرین لەبەر بەسەلی تەمان ئەی وایە ئەمانە لە کۆلیژین ئەوە لە سەنفی دوی کولیەم ئەمە هەرسێکیان ئەمە من قسمی بەشی کیمیان تاوا کردووە من لەم سەرەوە دووەمم لە پاڵتۆ ڕەشەکە ئەنجا دوای ئەوە لێوە ئەبی بەسێم ئەمەیان ئاواز قەراقی ئەوە جوان خالی ڕەشی کابانە لە ئەمریکای ئەوە خۆمم ئەوە شان شەو بۆیە لیڤێکسەکەت بێ بەڵێ ئەوە منم بەڵێ مامۆستا لە شەش چەند هێنا لە شەش زمانی وەختی خۆی هەفتاوی یەکەم هێنا لەبەری یەک دەرەجەی کۆی دەرەجە کۆلیژی ئەندازەی ئێرە وەری نەگرتم باڵێ کۆلیژی ئەندازەی بەغا تەقەنی هەبوو نەچووم باوکم تۆزی حەزی خوا ئەفریکا پێی باشتر بوو بچینە کولی علوم و تربیە لێ بەڵێمە هەر پێنجمان بۆی بن بە مامۆستا تەقریبا ئەم پێنجمان هەر پێنجمان تەقریبا هەر پێنجمان مامۆستان هەر حەوت ینی خوشکە گەورەکەشم مامۆستا ئەمە پانتۆڵەکە و کاتە پیانۆ شارستۆن بەڵێ دەرلێنی شارستانەکەی تۆ لای خات پێدەوە چەند سانتیم بیرەنا بەخواوە بەلایەنی کەمەوە سی ئەبێت بەخواس ئەوە سینی بەخوا لە 35 ئەوە هەر جادەکان گسکە ئەویان ناسکی خوشکشم لەگەڵ لە ڕاست کامیان جەنابی مامۆستا سێم لە دەستیری ڕاستەوە دەستەوە منم پانتۆڵە پانتۆڵ ئەمێ ئەم سێش خوشکەکەمە ئەوەی دووەم ئەوە هیوایە کوڕی خاڵمە ئەوە لە کۆلیژی زانست بۆ بەشی فیزیا ئەوە مێردینیگاری خوشکمە ئەوی شەر خوشکی باشە کاکەم هیچمان هیچ قسەیەک ناکەیت ئەمەش هەری سەردەمی ئەوەش سەردەمی کولیەیە ئەوە لە مختبەرێ گرتومانە لە مختبەرێ گرتومانە ئەمە بۆچی ئەمانی کێن لەگەڵتا ئەوانە دوو مامۆستای هەندی بوون مامۆستا بوون ئەو دوانش ئەوە ڕەفیقە هەرە نزیکەکە من جوان و ئاواز جوان کچی بەکوتم کچی خالی ڕەشی کابانە لەگەڵ ئاواز کچی حەمەسەعی قەراقیە کەواتە ئەوانە بێست فرێندن بێست فرێندن بوون چکە ئەوانە بەڕاستیان ئێوە هیچ زەمانی کولیە من باشە ئێستارێک
ئێستا جوان لە ئەمریکایە ئاوازیش مامۆسای کیمیا بوو لە مەکتەبی هەوار ئەم ساڵ خۆی خانەنشین خۆی خانەنشین کرد لێرێ بڵێ توانم بڵەمەکو خوشکەکانی خۆت خۆشتەوە وەڵای زۆرم خۆشن بەس من خۆ ئەمەی تریان لە لای مامۆستا هەندێکەوە جەنابی ئەوە لێم کردوتەوە بۆ ئەیتر وەڵاهی ئەوە باشە ئەمە خۆتی ئەوەی تەنیشتێ بۆ لێ کردوتەوە وەڵاهی تر نهێنەکەی بێ من ناڵێ ناوەڵا پێتان ناڵێ ئەگەر پێت بڵێم لێم نەکردەوە مادام لێم کردوتەوە تازە پێتان ناڵێ مامۆستا وێنی زۆر جوان هەن بەڵام ئەمێنێکیە ئەمە مەحموواغایە مەحموواغای وسواغا ئەوەیە کە باسێک بەڵێ ئەمە کاکە خولی پێڵێن ئێمە هەمومان مامە خولی ئەو بەرزینی کوڕمە کاکە بەرزین بەڵێ مامۆستا پرسیارێک دەخوا ئەم پیاوە قۆزە ئەوە فازی لە باوکی مناڵەکان بە باشە باسی ئەم پیاوەمان بۆ چۆن ناسی چۆن تۆشون نەکرد بە خاڵۆزا و پرزا چۆن ئەم هاتە ئاخر کە من شوون کرد بم ئامۆزای کاکاوس بوو کاکاوس بەڵێ کاکاوس نەخێر ینی ئەو خوشکە گەورەکەمی هێنار ینی ئەمیش هەر بەسیلەی خزمەتی گەڕێتەوە ئەم بەسیلەی خزمەتی گەڕایشکە من دوای ئەوان شو کردو پێی بەڵێ ئەمە لە وەختی خۆی ئەمە لە جنوب گرتوێتی لە خواری وڵات گرتوێتی ئەم ڕسمە بە وەزیفە ئەفسەرە بەڵێ بە وەزیفە ئەفسەر بوو لە جێشی وەختی خۆی لە جێشی عێراقیە ئەو کاتی کە توی هێنا پلەکەی چی بوو نەقیب بوو سێ ئەستێرە بوو بەڵێ بەس ئیتر بەوەی وەزعی کرد و ئەمانە زۆر زوو تەقاوت کرا باشە ئیتر ئێستاش ئێستا گەڕاوە ئێستا لە وەزارەتی پێشمەرگەیە ڕایشکارە لە وەزارەتی پێشمەرگە یەکەم جار لە کوێ بینی لە ماڵی خوشکەکەم ئەیناڵم خوشکەکەم شوی کردو بە کاکاوز ئامۆزایەتی ئیتر لە هی ئەوان بینیم لەو مۆزوعەوە لە مۆزوعاتی بەڵێ خۆم بارەکتان خۆش بیا کاتە لەوێنە بووین بەڵام من کاتێک کە شوم کرد بە فازل بڵین دایکم ساڵ و نیوش بوو ئەمری خوای کردبوو دایکم وفاتی کردبوو ئێمە وفاتی دایکم زۆر تەسی تێکردین لەبەرەوە هیچ ئاهەنگ شتێکمان نەکرد تەنها نیشانێکی بچوو ژەماڵی خوشکەکەم باوکم زۆر دڵگران بوو بە وفاتی دایکم باش ساڵ و نیوێک ئینجاوتی مۆزوعەکە هەبوو لە ئاراستەکە پاش ساڵ و نیوەکە باسکرا لە ماڵی خوشکەکەم ئەم وەسمە گیراوە ئەو ڕۆژەیە بەڵێ ئەو ڕۆژێ لە ماڵی مامۆستا نەشەتە ئەوە باش ئەتوانین بزانین چی و چی بۆ کردی وەڵا ئەوە دیارە هەر بیرتاوە ئەوە وەلو لە ماوی شەشتەکان لە راپۆرتەکە باسمان کرد بەڵام حەزەکەم خۆشە پێم بڵی چەند شوت کردو چه ڕۆژێک مارەیەکەم 26 چوارە 26 چواری 79 26 چواری 79 بەڵێ ڕۆژی گواستنەوەش پێنجی حوتی هەر هەمان ساڵ دیارە ئەوە کاک فازیلی خۆش بەڕاستی نایشاءله چۆن بیرمانەچێت نایشاءله منیش حەزەکەم بەڕاستی سپاس دەکەم بیرن نەچێت چۆن بیر مەچێت وێنەی تری زۆر جوان هەن جارە لەسەر ئەو ڕسمانەی تر بوەستین ئەم لێرە ئەمە شەیە ئەمە جەنابتی ئەمە منە حەقی دایکایەتیە و ئیتر بەڵێ ئەمە لاوکە کاکە لاوکە بەڵێ ئەمە لاوکە بەڵێ کەسێ مناڵە بەڵێ دوای کاکە بەرزیە و بەڵێ یەکەمم خەندەیە ساڵی 80 بووە دووەم بەرزینە ئەوە ئێستا لە دەرەوەی وڵاتە ئەوە یەینە سەر تەفاسیلی ئەمە فازیلە ئەمە وێنەیە تازەیە ئەوەش کاکە عەتایە براگۆ ئەوەش دانای برامە دانا لە من لە ئێمە مناڵترە لە من و نیگاریش مناڵترە ئەوە ئاخر مناڵی دایکمە باشە ئەمەستە لەکوێ دانای برام لێرەش شەو لە لەندەنیشە بەڵێ لە لەندەنە ماڵی هەیە بەس لێرەش بەڵێ لێرە نەخێ لێرە ئەژی لێرەش بەڵێ لێرەژی ئێستا بەڵێ سارەیەکی لە دواوەلی نووساوە ژمارە چل عێراق سلێمانی ئەوە سارەکەی خۆمانەوە سەی خۆمان ینی ماڵی فازیلە ئەوە مالی بۆ بوو وەرمانگرت کڕیمان یعنی وەر 2 ساڵ هەبزانم 2 ساڵ ساڵی خۆی مۆدیری 82 وابزانم لە 84 حادیسەیەکی زۆر ناخۆشی پێ کرد ئێتێکە حادیسەکەی پێ کرد ئیتر سیارەکەمان فرۆشت لەگەڵ ژمارەکەش ڕۆشت بەداخەوە یعنی ئێستا پێم ناخۆشە بۆ ژمارەکە بەڵێ
هەندێک وێنە بەڕاستی لە ژێرەوە بوون پێم ناخۆشە ئەم وێنانە خەڵک نەیبینێ ئەم وێنەیە ئەمە ماڵی باوکم لە چوارباغ بووین باش جا باوکم کە بازرگان بوو بازرگانی توتن و ئەم شتانی لۆکە بوو ئەو ڕەشی پشتەوە ئەوە مەغزەنێکە هەمووی فەردە توتن بوو ئێمە ئەوە خوشکە زامەکە لەگەڵ مایەوە منم ئەمە کوێیە و کامیان جەنابەتی ئەمە مەعرەزێکە پێشانگایەکی وێنێ لە ئامادەی سلێمانی کچان ئەمە یەکەم منم یەکەم لە دەستی چەپەوە بەڵێ ئەمەش هەر ئەو ڕۆژەیە هەمان ڕۆژە بەڵێ ئەوەی کە بە پێوەستاوی دوانە چوتەکە ناباوڵێن ئەویان کە لەوبەرەوە باش ئەمەش ڕۆژێکی ئەوەش ڕۆژێکی ئەوە سەیرانە ئەوە لە سەیرانێک بووین لەگەڵ لە دوکانی وابزانم لە دوکانە بەڵێ لەم کاتا خوێندکاری ئامادەی بووم ئەوە دکتۆرە ئەختەر نەژمەدینە ئەمە یەکەمیان دکتۆرە ئەختەر نەژمەدینە لێرە ڕێز و خۆشەویستیمان بۆ بانە بەرنامەشەوە گلەیەکی لێ بکەم من تەکلیفم لێکرد کە بێتان بەرنامە لەبەر سەرقاڵی وتی ناتوانم بەڵام لێرە تۆ زۆر بە گوڕ و بە جۆش هەڵەپەڕیەوە باشە هێشتا ساغبی ئینشەڵڵا ئەمە ژوێنێکی تری جوانی قوبوڵی سلێمانیانەیە بەڵێ ئەمە کچێکی ڕەفیقمان هەبوو باوکی مامۆستای جامیعە بوو لە زانکۆ مصری بوون ئەمە ئەم کچەیە ئەویان لە ماڵی ئەوانی باشە ئەم وێنەیە شوێنەیەکی نازدارە پیاوێکی زۆر بەحیبەت ئەو مامە حاجی محەمەی کەریماغا حاجی محەمەی باوکی دکتۆر نەجات محەمەد بەڵێ ئەم لە باوکە گەورەترە نەخێر باوکم برای گەورەیان بووە ئەوەی کە لەگەڵی شاوە حاجی نووری اینجا کاکە حەمە باش ئەمانێکی ئەمە کچەکەمە خەندەیە ئەوەش هاوژین زاوامە هاوژین ئەو دوو کچەی هەیە کەتان و لالە کەتان گەورەکانە لالە بچووکەکانە باشە کاکاوژین بەڵێ خاڵۆزاتە پشتزاتە ئامۆزاتە وەڵای ئێترەوە لە خەد لای کاتە خەندەکان شۆڕشی کردو لەشی ساغ بێت ئەمەش وێنێشی جوانە کاکفازی لە بەس کێ لەگەڵ یا هادی بزانم ئەوە خەندەیە ئەوە لادایەکی میلیمان کە من شوم پێکرد ئەوت لادایی هەبوو بەم لادای هەڵخەڵەتای زۆر بوو ئەوە خەندەیە باشە لەشتان ساغی ئەمە شوێنێکی جوانە ئەمە کوڕەکەمە بەرزینە ئەوەش خێزانەکەیەتی شیلان ئەوە لە لندەنن خێزانەکەی خوشکە زامە بەڵێ خێزانەکە ئەوش من و باوکیانی بەڵام ئێمە ڕێز و خۆشەویستی بە کاکە بەرزین و بە خێزانەکەی ئەمە ئارەزووی چییە ئەم ماڵە ئاوا پڕ لە گوڵە ئەو ئارەزووی فازیلە حەزیشەکە ئاوا چڕ بێ حەزەکە ئاوا قەرباڵغ و تێکەڵ بێ یان چەند نەمانوێت زۆر جار ئەوا بڵین بەشبەشیکەین خوارازی نابێت ئەو پێی خۆشە ئاوا بەچ ئەمە ماڵی خۆمانە پێش دەستکاریکردنیشکەوە پێش 3 ساڵ دۆزێک تعمیرێکمان کرد ماڵەکە ماڵێ کاتە تۆ دانی پیانی کە ئەو زیاتر ئارەزوو ئەمە ژوێنێکی جوانی خێزانیە ئەمە وێنی گەنجیمانە بەرزینە خەندەیە لاوکە هەر سێ مناڵەکە من خۆ بوو باوکیان خۆش ئەمە چیە ئەمانە هەموو پاڵیان لێ ئاوەتۆ قساکە ئەمە لە بەغایە لە ماڵی خوشکەکەمین باش ئەمە ماڵی خوشکەکەمە ئەوە خەندەیە نازانم پاڵکۆتۆ دیارە نەخۆشە ئەوە پاڵکۆتۆ ئەمە شیلانە ئەمە شیلانی خوشکەزامەکە ئێستا ژنی بەرزینە لێرە نەخێر لێراوە هەر پورزان و لە ماڵدانیشم بەیەکەوە ئەوەش بڵندە بڵند خوشکەزامە کوڕی ناسکی خوشکمە خێزانەکەی ئەوە خێزان ئێستا خێزانی کردووە کچێکی هەولێریشی هێناوە ئەم شەریەکە کەلوانی لەش خەتەکە لە بەڵێ کچێکی ژمارەیان کەمە و ژنەکەشی سەیلانەیە خەڵقی هەولێری بەڵام هینە ژمارەیان کەمە لە خەت لایەنەوە ئەوە زام لاوکە بەڵێ خوابیانی ئەمە ژوێنەیەکی گەنجتری تۆیە کاکە بەرزینە بەڵێ لێرەوە خۆشویستیان ئەم خەپانەیش ئەمە لالەیە بە مناڵی لالە کچە زاکەمە کچی خەندێەوە مناڵە زۆر مناڵە 6 مانگە لە وێنێ چیە لە مناڵەکان ئارەزووی وەرزشیان هەیە وەکو جەنابن
وڵا کوڕەکانم زۆر حەزیان لێتی تۆپێن ئەمە لاوکە بەڵێ ئەمە لاوکە ئەمە دوکان بە دوکان نەچوین تاکو بلوزی ڕۆناڵدۆ شتمان بۆ ئەکڕێ و ئێستاش سەفەرێکی لەندەنی کردم هاوینە پێش هەموو شێ ئازام چوو بە مەلعەبێک و دەستی خۆش بێ چکەوەزش زۆر شتێکی باش ئەمە شوێنێکی جوان ئەمە لێ وێنەی باوکی مناڵەکانە لەگەڵ کاک جەباریاوەر بەڵێ ئەمە لێرەیە پلەکەی لیوارڕوکنەوە نیە بەڵێ ئێستاشە لیوارڕوکنە مستەشارە باشکارە هەر لەگەڵ کاک جەباریاوەری شایە لە وەزارەتی پێشمەرگە بەڵێ ئێمە دوعاکەین بۆ سەربەرزی پێشمەرگەکارمان بۆ پاراستنیان خۆیارمەتیان بە چونکە بەبێ ئەوان بەڕاستی یان هیچ نین بەڵێ ئەمە شوێنەیەکی ترە ئەمە وێنەی شەکرا خواردنەوەی بەرزینە ئەمە مامۆسانەشەتە لە ناوڕاستە ئەو مامۆسەرشە پلاکی دینیە ئێمە لە جیاتی مەلا ئەوەنێ باڵێ ئەو خوازبێنی کرد ئەوە کاکدارایە ئەمە کاکفازی لە تەنیشتیەوە ئەوەش عەزیزی کوڕی مامە کە کچەکەیمان هێناوە ئەمە یەکەم لە دەستی ڕاستەوە ئەوە کاکدارایە بەڵێ هەندێک وێنی تر هەن بەڕاستی جوانن بەڵام ئەوە تا لێەوە برادەرەکانم هیچ شتێکی ئەنجا ئێستا جەنابە بەڕێوەبەری پەروەردەی ڕۆژهەڵات بەڵێ لە 2013 بڵێ ئێمە بەڕاستی ماندوو نەبوونیت لەکەین بۆ زۆر سپاسانەکەم ئەو پۆستە درا بە جەناب هەڵبەتە لایەختە زۆر سپاسانەکەم ئەو شوێنەیە ژوورەکەی یەکەم ژوور یەکەم جارمە ئەوە ژوورەکەی خۆمە بەڵێ ڕێگان بە ئەم وێنەیە بکەین بە دوا وێنەی ئەمە وێنەی من و باوکیانە ئەمە پارگرتومانە لە دوکان ئەمە لە دوکانە ئێمە ڕێز و خۆشەویستی بۆ زۆر سپاس بخێنە سەر چاو بەڕاستی ماندوومان کردی ماڵەکەت پڕبەرەکەت بێ ئینشاءالله پلە بە پلە جەنابتان پۆستی باشتر دیارە لایەقتانە بۆ بژێرایی بۆ ئەو پۆستە زۆر سپاس ئێمەش لە خزمەتی منداڵان و خەڵقی شارەکە و بەڕاستی مسلمانیم زۆر لا خۆشەویستە تایبەتمەندیەکی خۆی هەیە بە هەچ ئەرکێک هەستم بە ئەرکی سەرچانی خۆمیێتان بەخێر بێن سەر چاو زۆر سپاس خۆشەویستانم تا کەسایەتیکی تر و بەرنامەیەکی تر خواتان دەکەم